بە میوانداری مقدم سەرکەوت کاڕەش وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەمانێت ئەمڕۆ باس لەو ڕووداوانە بکەین کە ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە و تیمەکان چۆن دەتوانن فریای هەوڵاتیان بکەون. بە خێرهاتن دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس دەکەین. پێش هەموو شتێک ئەوە 6 مانگی یەکەمی ساڵ خەریکە تێ ئەپەڕێت. دەمێ بزانم هیچ ئامارێک لە بەردەستی ئێوە هەیە لە 6 مانگی یەکەمی ساڵە تا چەند هێزەکانی بەرگری شارستانی فریای ئەو ڕووداوانە کەوتون کە ئاگرکەوتنەوەی تیا بووە و کۆنتترۆلیان کردووە و چەند حاڵەتی ئاگرکەوتنەوەش هەبووە. بڵێ بە ناوی خۆی گەورە لە ماوەی ڕابردووی ئەم ساڵ بن لە سەرەتای ساڵە و تاکو ئێستا نزیکەی 700 ڕوودا و لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە بە هەموو قەزا و ناحیەکان و بە دەوروبەریشەوە. بۆ ئێمە ڕێژەکە لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازی هەیە بەڕاستی. ینی ئەمە جێگای دڵخۆشیە دەتوانین برێم بە ڕێژەی لە سەدا دا کۆی ڕووداوەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دابەزیوە. ئەمە چیمان پێ دەڵێت؟ ئەمە پێمان دەڵێت کە هوشیاری و جێبەجێکردنی ڕێنمایەکانی بەرگری شارستانی پەرەی سندووە لە ناو هاوڵاتیان و هاوڵاتیان گرنگی پێدەدەن کە ئەمە وا دەکات ڕووداوەکان کەمتر بێتەوە، مەترسیەکان کەمتر بە هەمان شێوە قەبارەی زیانەکان چ گیانی بێ چ مادیش کەمتر بێتەوە. ینی ساڵانی ڕابردوو لە 6 مانگی ساڵ نزیکەی 1000 ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕووی دەدا. بۆ نمونە لەو ماوەی ئەگەر لە ساڵانی ڕابردوو 20 هاوڵاتی بە کۆی ڕووداوەکان گیانی لەدەستا بوو، ئێستا 10 هاوڵاتی گیان لەدەست دەدا. ینی ئەمانە زیاتر تونوتۆڵکردنی هۆشیاریە و گرنگیدانە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ڕێنماییان. باشە مقدم سەرکەوت پرسیاری ئەوە بکەین، ینی دیارترین ئەو هۆکارانەی کە دەبنە مەترسی ئاگرکەوتنەوە ئێوە بێگومان لە ناو حاڵەتەکاندان و ئەزمونێکی زۆر باشتان لەو بابەت هەیە. چ هۆکارێکە زیاتر ئەو مەترسیانە دروست دەکات؟ بەڵێ خۆی هۆکارەکان جیاوازن، بەڵام بە پلەی یەکەم کارەبا ڕۆلی سەرەکی هەیە بە تایبەت لە هەموو وەرزەکانی ساڵ. وەرزی زستان زیاتر هاوڵاتیان بە کارێنانی سۆبای نەوتی و هیتەری کارەباوی و ئەمانە زیاتر ئاگرکەوتنەوە ڕوودەوە. لە وەرزی هاوین زیاتر شۆرتی کارەبا و سەرچاوە نەوتیەکانن، چ بەنزین بێت، چ غاز بێت، چ گاز بێت. ینی جیاوازن هۆکارەکان، بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئەمەش دەتوانین بڵێم ئێستا باڵانسەکەی گۆڕیوە. پێشتر زۆرترین ڕووداوی ئاگرکەوتنەوە کە ڕووی دەدا شۆرتی کارەبا بوو. ئێستا نزیکە خانی خەریکە سەرچاوە نەوتیەکان نزیک بۆتەوە لەم ڕێژەیە. ئەمەش زیاتر بەکارێنانی هاوڵاتیانە لە بەنزینە، لە گازە، لە غازەوە. بەداخەوە ڕێژەی مردوانیش بەهۆی سەرچاوە نەوتیەکان و ئەو ماددانەی کە بەکار دەهێنرێت زیاتر بووە لەگەڵ ماوەی ڕابردوو. هەنگاوی دیکەتان لە پێشە بۆ شیاکردنەوەی هاوڵاتیان لەو بەکارهێنانی ئەو کەرەستانی کە پێویستی بە سەرچاوە نەوتیەکانەکە بەکاری ئەهێنن. بێگومانەوە هۆکارێکی سەرەکیش ئەمە کە ئێمە وەکو بەرگری شارستانی لێکۆڵینەوەمان کردە زیاتر نزمی کوالیتی ئەم سەرچاوە ئەم ماددانەیە. ینی ئەمە ڕۆڵێکی سەرەکی دەبینی بە تایبەتی لە بەنزین و لە گاز. ینی پێشتر بە ڕێژەیەکی کەم مۆریدە لە گەڕەکەکانە سووتە، ئێستا ڕێژەکەی زیاتر بوو. ئەمە بەهۆی ئەو خراپی کوالیتی غازەکەی کە ڕێژێکی زۆر غازی تێدایە. ئەمانە بە بەردەوامی ڕوودانی لە چەند ڕۆژی ڕابردوو سەیری ئامارێکم کرد. ینی بەڕاستی جێگەی نیگەرانی بوو لە ماوەی 15 ڕۆژ، ینی نزیکەی 2 هەفتە 15 ئۆتۆمبیل سوتا بوو. ینی بە معادلی ڕۆژانە دەکا ئۆتۆمبیلێک. بەڵێ بێگومان لە ناو هەولێریش لە سنتەری هەولێریش ئەم ڕێژەیە ئێزگار زۆرە. ینی ساڵانی ڕابردوو بەم ئاستە نەبوو. لە 2 مانگی وەرزی ساڵ زیاتر تووشی سووتانی ئۆتۆمۆبیل مانگی دەتوانم بڵێم مانگی 7 و 8 زیاتر ئەوە کە چەقی گەرمیەکەیە کە لە سنووری پارێزگای هەولێر هەیە و ئۆتۆمبیلەکانیش زیاتر کە دەسووتان ئۆتۆمبیلی تەکسی بوون. بەڵام ئێستا ئۆتۆمبیلی تایبەتیش ئۆتۆمبیلی گەورە و بچووکی زیاتر ئاگر دەگرێ و دەسووتێت. باشە تایبەت بە با بڵێن زیاتر ئەمە پرسیارە پەیوەستە بە خانمانی ماڵ زیاتر کاتێک خۆیان لە ماڵەوەن لە چێشتخانەیان لە مەطبەخ با بڵێن تووشی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە دەبن. باشترین یا خێراترین کار کە بیکەن چییە؟ بە تایبەت لە ینی ئەمە وەکو وڵاتانی ترنینە بڵێن هەمومان لە شوقەنیشتە جێبن و لە باڵەخانە و سیستەمی بەرگری شارستانی هەبی. ئێمە زیاتر لە خانووەژین و سربەخۆین.
ئەمانە کۆمەڵێک ڕێنمایی و مەرزی بەرگری شارستانی هەیە دەبێت هەموو خاوەن ماڵ ینی کەسی یەکەمی ماڵ جێبەجێ بکە. من پرسیارێک دەکەم لە ئێوە بەڕێز کاممان گرنگجیمان بە ئامێرێکی ئاگرکوژێنەوە داوە کە لە ماڵەکەی خۆمان دامان نابێ. خۆی لە ناو سیارەشە بێ زۆر جاریش تووشی ڕوبەڕووی لە پێچینەوەی یاساییە بن کە لە ناو ئۆتۆمبیلەکانیش نییە جاوی کە لە ماڵ بێگومان کاممان لە ناو ماڵەکانمان ئامێرێکی ئاگرکوژێنەوەمان داناوە ئافرەتەکەی ماڵمان خۆمان ڕاهێنابێ کە چۆن بەکاری دێنی ئەگەر ئاگرێک بکرێتەوە. زیاتر لە سەداسی ساڵانە لە کۆی ڕووداوەکانی بەرگری شارستانی کە ئێمە نەک لە دەتوانم بڵێم لە هەموو پارێزگاکانیارم سووتانی ماڵە ئەمە ڕێژەیەکی زۆرە. دەبێ بزانین ئەو نەوتەی هەیتمان لە ماڵەوە لە چێ دامانناوە ئایا لە بەردەستی منداڵانە نزیکە لە منداڵان یان لە سەربانە هاوینان پێویستە دابپۆشرێ ئەمتان چێم ڕاستە خۆ لەبەر تیشتی خۆر نەوێ یان غاز قنینەی غاز بە هیچ شێوەیەک لە ناو چێشتخانە دانەنین ئەمانە هەمووی هۆکارە کە دەبێتە هۆی سووتانی ماڵ و زیانێکی زۆر بە ماڵان. بە هەمان شێوە ئەو ئامێرە کارەبایانێکی ئێمە لە ماڵ بەکاری دێنین نێنە ئێستامە سپلیتمان هەیە تۆ ئەگەر لە ماڵ دەردەچی کارەبای نیشتیمانی نەماوە مۆلی دەبێگومان سپلیتەکەیش ناکە دەبێت لە دوای خۆسرکێتەکە بهێنێ خوارەوە ئەگەر کە تۆ لە ماڵ نەبی کارەبای نیشتیمانی هاتەوە سپلیتەکە پێ نەبێتەوە ئیژ نەکە ینی ئەمە هەموو بۆ سەلامەتیە. زۆر جار جێبیستیەوە دەبن دەری وەڵای کاکە من سپلیتی هەرەوهایە ناکوژێنەوە و دەڕۆم لە مارش چ نەبووە بەڵام یەک حالە دروو بدە ئەوانەی ڕابردوو هەموو لەبیر دەکەن وایە ئەنی بێگومان سپلیت شێوازی بەکارهێنانی خۆیە هاوێنان تو نابێت لە وەرزی گەرما بە فولی بەکاری بێنیبی کێ هەژدا یان 16 ینی ئەمە لە مانتۆرەکە بە هیچ شێوەیەک لە دەرەوە تۆماتیک ناکرد کە تۆماتیکی نەکرد بە بەردەوامی کاری کرد هەر شۆرتێکی کارەبای بچووک ڕوو بدە بێگومان ئاگر دەگرێت. باشە جەنابی مقدم ئەوەی کە گرنگە وەکو سپاسگوزاریش سپاسی تیمەکانی بەرگری شارستانی بکەین کە ماندوونە ناسانە ترگیانی خۆیان لەسەر دەستی خۆیان دانەوە کاتێکە ماڵێک ئاگری تێبەرە بێتیان ئۆتۆمبیلێک ئاگری تێبەرە بێتیان جاریوە ناو بازارێکی با بڵێن میلیە زۆر جار ئەو ڕووداوانە ڕۆیانداوە بەهۆی تزوی کارەبا دەمەوێت بزانم تیمەکانی بەرگری شارستانی جگەلەوەی کە ئەو ئەرکە ئەکەن هیچ ئەرکێکی تریان پێڕاست پێدراوە بۆ نمونە خولی تیئۆتی بکەنەوە بۆ کەسانی دیکە بۆ هاوڵاتیان لە فەرمانگەکان بێت لە پەیمانگاکان بێت لە قوتابخانەکان بێت بۆی کە خەڵک زیاتر هۆشیار ببێتەوە. ئێمە هۆبەیەکمان هەیە لە بەڕێبەرایەتیمان هۆبەی مەشق و خولەکان ئەم هۆبەیە بە بەردەوامی خول بۆ هەموو ئەو شوێنانە دەکاتەوە بە تایبەت کە هاوڵاتی تێدا نیشتەجێیە یان تێدا کاری دەکات ئینجا ئەم شوێنە حکووموی تایبەتی بێ بازرگانی بێ هەموو شوێنەکان دەگرێتەوە. ئێمە ساڵانە لە وەرزی خوێندن لە باخچەی ساوایان لە قوتابخانە سەرەتاییەکان ناوەندی و ئامەد بگرە کۆلیژەکانیش تیمەکانمان دەردەچوون ڕاهێنان و مەشق و خول بۆ هەموو ئەو کارمەندانە دەکرێتەوە. ئەمە بۆچی ئەمە بۆ ئەوەیەک بتوانێت لە ئاگرێکی سەرەتایی بتوانێت چۆن مامەلە لەگەڵ ڕووداوەکە دەکات. خۆی زۆربەی ئەو ڕووداوانێک کە ڕوودەدا لە ئەنجامی نەزانین و هەڵسوکەوتکردنە لەکە لە سەرەتای ڕووداوەکە ڕوودەدا ئاگرەکە لە دەستیان گەورە دەبێت و زیانەکان ئێجگار زۆر دەبێت. ئێمە ڕووداو هەبوو ڕووی داوە کۆگا بە تەواوی سوتاوە لە کامێرەکانی چاودێری وەرمانگرتوانی کارمەندی لێوە نەیتوانیوە بزانێت ئەو سندوقەی حەریقی کە لە دیواری هەیە ئاوی تێدایە نەیزانیە بەکاری بێنێت و سەرەتا چونکە هەموو ئاگرێک کە ڕوودە سەرەتا بچووکە ئینجا گەورە دەبێت کە گەورە بوو لە کۆنتترۆل دەرچوو ئیدی قەبارەی زیانەکەی زۆر گەورە دەبێت. خولەکان بە بەردەوامی دەکرێتەوە مەشق و ڕاهێنان بە هەموو ئەو کۆمپانیایانەش دەکەین کە ئەو ینی هاوڵاتی تێدا وەکەتی گشتی حکوومیەکانیش کە ئەو فەرمانگانەی زۆرترین کارمەندی لێبێت یان بە خۆیان داوا بکەن لە ئێمە کە ئێمە خولیان بۆ بکەینەوە مەشق و سمیناریان بۆ ئەنجام بدەین بێ بەرامبەر هۆبەی مەشق و خولەکانی ئێمە مەشقان پێ دەکەن. پرسیارێکی دیکە دەربارەی دەغڵ و پاوانەکان ینی ئەمەش زۆر زار دەیبینین یان دووبارە دەبێتەوە دەغڵ و پاوانەکان تۆزێک دوورە دەستیشن ڕەنگە بە ئاسانی بەرگری شارستانی پێی نەگا بە خێرایی وەکۆی کە ڕووداوێک لە ناو شار ڕوودەدا ئەمان چی بکەن باشە بۆی لەم ڕووداوانە بە دوور بن یاخود کاتێک کە ڕوشیدا با بڵێن ئیتر ئەمە ڕوویدا لە دەست دەرچوو. ئێمە هەموو ساڵێک پلانی وەرزی درێنەمانەیە ئێستا ئۆتۆمبیلەکانی ئێمە لە یەکی پێنجەوە
12 تیممان هەبوو دابەشمانکردن بەسەر هەموو ئەو شوێنانەی بە تایبەتی بنکەی بەرگری شارستانی لێ نەبوو و ئەم ساڵ ینی جیاواز لە ساڵانی پێشتر کە ئێمە ینی خۆمان تیممان دەنار بە نمونە دەمان ناردە شەماک و کانی قرژالە و جەژنیکان و بەحرکە و دارە شەکران و سەیدان و ئەم شوێنانە هەموو تیممان لێ جێگیر دەکرد بەڵام ئەم ساڵ ینی جێگای دڵخۆشی بوو هاوڵاتی بە تایبەت مختاری گوندەکان یان لە ڕێ ئەنجومەنی گوندەکان خۆیان پەیوەندیان بە ئێمە دەکردیان گوت ئۆتۆمبیلمان بۆ بنێرن ئێمە دوروێنە دەکەین یعنی ئەمە تو لێکدانەوە بۆ ئەم بابەتە بکە هۆشیاری هاوڵاتی گەیشتە چه ئەندازە و چه ئاستێک یان تەلەفۆنیان بۆ ژووری 115 دەکرد عملیات و ژووری عملیاتی ئێمە دانوست تیمێکەیە لە کانی قەرژالە دەمانەوێت ژمارەی کارمەندەکانمان بدەنێ کە لەوێنە بۆی ئەگەر ئاگرێک کەوتەوە ئێمە زوو پەیوەندیان پێوە بکەین بەڕاستی ئەمە بۆ ئێمە ئەم ساڵ ینی شتێکی جیاواز بوو و تیمەکانمان تا ئێستاش ماون و تا 15 سەحبیشیان ناکەن و نەیانجێڕینەوە هەتا مدیر ناحیە و ئەنجومەنەکان خۆیان ینی وەرزی دروێنە بە تەواوی کۆتایی دێت دوای وەرزی دروێنش کە دروێنەکرا بێگومان ئەمە قەسەر هەیە و کوتینی قەسەر و کا هەیە کە ئەمانش مەترسیدا لە بۆ گرگرتن نزیکەی تا ینی هەفتەیەک تا 10 ڕۆژی ئۆتۆمبیلانە دەمینێنەوە بۆ ئەوەی ئەمانش پارێزرابێت هیچ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕوونەدا ئەم ساڵ تا ئێستا هیچ حاڵەتێکی سووتانی گەورەی دەغڵودانمان نەبووە وەکو سنووری پارێزگە چەند حاڵەتێکی بچووکەوە بەڵام بەم ئەندازەیەنە بۆ کە زیانێکی زۆری هەبێ برازوتیارەکان بەرهەمی 1 ساڵیان بفەوتێ سپاس بۆ خواکەوایە و دەستی ئێوەش خۆش بێت کە گیانفیدایانە هەمیشە یارمەتی هاوڵاتیانە دەن لە هەر کاتێکە لەو دۆخەیە بن پێویستیان بە ئێوە سپاس بۆ مقدم سەرکەوت کاڕەش ئەوتەبێژی بەرگری شارستانی هەولێر کام بەیانی میوانی ئێمە بوویت نەک تەنیا لە ئاگر ئەمانە لە ئاویش ینی ڕۆڵیانەی کاتی لافاو ئەو بابەتانەش بەڕاستی هەر دەیان بینین و ڕۆلیان کاریگەرە دەستان خۆشماندوو نەبن.